ئێمە لە هەرێم لە بەردەم قۆناغێکی مەترسیدارین پێشتر ئاگادار کراوین ئەگەر بیتە بلاس خاردوتی مەرجنی ئەو هەرێمە بمێنێ ئەو کابرای تورکیا تۆمبارک نوێنەری ئەمریکا لە تورکیا بەڵێ ئەڵێ ئەو ئەزمونە غەڵەت بەڵێ غەڵەت بوو بەڵێ غەڵەت بوو ئەڵێ غەڵەت بووین لە پشتیوانیەوە ئێستا لە ناو هێزە عێراقیەکان باس لە تەجروبەی سووریا کرێ یەکێک بێن و نوق دەسەڵاتی بدەنە دەست و هەموو قەرارەکانی پێ تێپەڕێنن مەبەست حکوومەتێکی ناوەندی و مەرکەزی بەڵێ ئێستکار بوو ئەوە کرێ لە عێراق بۆچی پێدەڵێم ئەم حکوومەتە ناوەندی ئێواش بۆ ناوەندێتی ئەڕوە تەجاوزی پەرلەمان شەکرێت بە ئەمری دیوانی کارەکرێت پشتیوانی ئەقلیمی و نێودەوڵەتیشیە بێت بۆ قەرارەکان و بۆ جێبەجێکردنیان ئێمە وەک کورد خۆمان ئامادەین بۆ کۆتایی هێنان بۆ هەرێمە ئامادەین تەواو هەموو زەمینەکەمان ڕەخساندووە بۆی وەکو کورد ڕەخساندومانە بووی وەکو چی مەبەست حکوومەت هەرێم نامێنێ ئەو زەمینەمان ڕەخسانوە شتێک نامێنێ بە ناوی حکوومەتی هەرێم پەرلەمان کراوە ساڵونیەوەکەی نەکراوە حکوومەت کاربەڕێکەرە ئەوە لە دوێنێەوە دەست بەوە کراوەتر تەعامل لەگەڵ ئەو حکوومەتی کاربەڕێکەرشان نەکرێ وایە یەکێتی میدیایەکێتی وا دەڵێت ئەوە ئەمریکی واقعە ئوستازگیان نەیشیڵێت بە فعلی وایە یعنی بۆ ناکشین ئەبێ سوپاسیان کەین کە ئەیڵێن بۆ ناکشینەوە مادامیکێتی ئەبێ سوپاسیان کەین کە ئەیڵێن بە شاراوی نایهێڵنەوە بەڵام بە عەمەلی لەو قۆناغەداین ئەی یەکێتی بوو پێ دوایە بۆ ناکشێتەوە مادام حکوومەتە کاربەرەکەرە بەرژەوەندی هەیە بەرژەوەندی هەیە تا بەرژەوەندەکانیان بڕکە ئەمێنن پێ دوای ئەم خۆناغە بچێتەوە وەکو ئەوی کە پەرلەمان چۆ دادگای فێدراڵی یاسای هەڵبژاردننی پەرلەمان کۆمیسیۆنی هەڵبژاردننی کوردستان یەکێتی ئەم پرسە پێ دوایە بەجددیەتی بیباتە پەرلەمان بڕیارەکانی مەسڕوو بارزانانی چووکە بە پێی بڕیاری دادگای فێدراڵی بێ لە 6/11/2022ەوە ئەم حکوومەتە کاربەڕێکەریانی لەو کاتەوە کە بڕیار دەرچوو بێ یەکێتی کار لەسەر پێویستە بە قەرارێکە ئەیبەن تایگەنە ئەو ینی زەمینەی قەرارەکە هەبێ قەرارەکەشی بۆ بدرێت ئەو دۆخە بۆ شێوەیە بەردەوامە بێت تا بڕیارێک دێت هەموو خەڵکی کوردستانش پشتیوانیەکە لە بەرەو بێزارە بێ لەو دۆخە یعنی سەر زەمینە بۆ ئەو بڕیارە خۆشەکرێ زەمینە بۆ پێکەنانی حکوومەت خۆش ناکرێت دوای پێکەنانی حکوومەتی عێراقی لێرە بۆچیەوە لێک دوورکەوتنەوە هیچ فاکتەرێکە بچووکە پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یەک دوو کۆبوونەوە کرا لە نێوان سەرۆکیەتی و سەرۆکی پارتیش چی وای کرد ئەوەندە یەکێتی و پارتی متمانیان بە یەک نییە متمانیان سیاسەتش بە متمان ناکرێت کەسیان متمانیان بە یەک نییە وی هێزەکانی تریش لە ناوخۆیان عاملی یەکلاکردنەوەی کێشەکان نین